علاماتنا چین مسلمانان کەسێک کە بزانین ساحرە کابرای ساحر کە چیتە لای یەکسەر پرسیاری لێەکە ئەڵێ ناوی باوکت چییە بزانە ناوی دایکت چییە لەکوێ دەژیت ماڵت لەکوێیە هاوسەرتەیە ژنەکەت ناوی چییە ئەزانی ئەو ناوێنە بۆچیەتی مسلمان عەزیزەکان ئەو ناوێ لەداتە جنۆکەکان چونکە ئەگەر ئەو معلوماتی بەرامبەر بە تۆ نەبێ ناتوانێت جنۆکە معلوماتی بۆ بێنێ بەڵام ڕاستە خۆ پرسیە باوکت ناوی چییە دایکت ناوی چییە خێزانت ناوی چییە هاوسەرتەیە ماڵتان لەکوێیە بۆیە ئەمە ڕاستە و خۆ لەوەیە تۆ بڵێ شتێک بێتە خەیاڵ تا ئێستا بڵێ چۆن لەو کتوب پڕا ئەتوانێ ئەو معلوماتە بگەێنێ زۆر لەوە کەمترش دەتوانێ ئێمە من و تۆ ئێستا من لەگەڵ تۆدا چاوێک ناپرکێنین حەزێکی چاوت داخە بەلەوەی بیکەیتەوە جنۆکە معلوماتی هەموو دنیا دێنێ بۆ ئەو نەکی من و نەکین تۆ بابزانی خوای گەورە مە قودرەتی داوە بە جنۆکەکان جنۆکەش هەیە مسلمانە هەیە کافرە کافرەکان مشکلن ئەبێ ئینسانی ئیماندار لای ئەوانە جیان دەبێتەوە بۆیە هەموو معلوماتی خراپە دێنن بۆ تۆ ئەبێ وریاش بیت کە چوویتە لای بزانێ ئیمانت پێی نییە و بزانێ کەسێکی هاتووی هەروە تاقی دەکەیتەوە لەوێ ئەزیێتت دەن بەخۆی نا بە جنۆکەکانی ئەزیێتی تۆ بدا ئەبێ ئینسانی ئیماندار وریا بە مەڵێ خۆم دەخوێنمە سەریا وریا بە ئەگەر ئیمانێکی تەواو ئیمانێکی یەقین لە دڵتان نەبێ ئەو جنۆکانە ئەزیێتت دەدا ها وریا بە دایکت کەسێک بۆیە بی بەلای کەسێکی پسوۆڕ ئەمە وەک نەخۆش وایە ئەم ئینسانە ئەبێ بی بەلای دکتۆرێ نابێ بێژی خۆم دەسەقەمە فەری خوێنم وریا بە ئەگەر لەو کاتەدا تۆ ئەو ئیمانە نەبێ و دەست خزە سەری لەوێ تەسیر لە تۆش بکە لەوەی تۆ شتێک بدا لەو حاڵەتە ئەبێ وریا بین چونکە ئەمە شتێک نییە من و تۆ مامەڵەی لەگەڵا بکەین ئەمە مەخلوقاتێکە خوا دروستی کردووە مسلمانان یارمەتی مسلمانان دەدەن لە جنۆکەدا کافرەکانش یارمەتی کافرەکان دەدەن کەواتە ئێمە سیراعێکمان هەیە لەگەڵ جنۆکەشدا بۆیە چونکە ئەبێ حەزیان لە ئینسانی مسلمان نییە ئینسانی ئیماندار نییە